لا سنووری ناحیەی بنگرد لە ئیدارەی ڕاپەڕین ئێوارەخوانێکی ڕەمەزان 60 گوندی سنوورەکەی کۆ کردەوە. ژنانی گوندەکانی بنگرد ئەرکی ئامادەکردنی نان و چێشتەکەیان خستە سەرشانی خۆیان و لەسەر شێوازی کۆن خوانەکەیان بەدار ئامادە کرد. وەک خۆشیان دەڵێن سازکردنی چێشت بەدار قورسە، بەڵام بەهۆی تام و چێژە تایبەتیەکەیەوە هەست بە دڵخۆشی دەکەین. زۆر خۆشحاڵین ئەرێ وەڵڵا وەڵا جا بریندە و گۆش حیوانە و گۆش مریشکە و فاسۆلیایە و خزم و کەس و کارمان بان کردووە و ئەو شتانە بەداران ئامادە هەمومان بەداران ئامادە کردووە ئەرێ وەڵا قورسیەکەی ئەوەیە بە ڕۆژی بە زەحمەتترەوە بەستامی پترا بە تامترە و خۆشترا نیوەی هەمومان کۆبوونەوە بە خۆشی هەمومان و ئەوە برنجی دێنین و گۆشتی لێ دێنین و زۆر خۆشحاڵ بوون یەخوا بە خێرن سەر چاوەکانم هەموو میوانەکان وەتی سەعات حەوتی بەیانی وەرە خەریکین بە هەموو خزمانەوە بە هەموو دۆستانەوە هەموو خەریکی ئەو نان و تێشتەی گۆشتی حیوانی و گۆشتی مریشکێ و شلەی فاسۆلیایە و بەڵا بەداری تام و تێشتێکی تایبەتی هەیە بەداری. سەرپەرشتیارانی چالاکیەکە دەڵێن کۆکردنەوەی گوندەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە مەبەستی ئاشتەوایی و بەهێزکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە. ئەم ساڵ لە حوتەمی ساڵە پرۆژەی کۆکردنەوەی گوندەکان جێبەجێ دەکەین. ئەم ساڵاتین بۆ ناحیەی بنگرد و گوندەکانی دەوروبەری ئێرەمان کردو. ئامانجمان لێی دروستکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیە و گرنگیدانە بە کەلتوری و فەرهەنگی کوردەواری بە تایبەتی ئیشەکەمان لە مانگی ڕەمەزاندایە و نەتیجەی باشی هەبوو وەگە ساردیەکە بوو بێ یاکەم کوردیەکە بوو بێ توانیمانە بۆ ئێوارەخانە جێبەجێ بکەین. ما لە ڕووی دینیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یعنی شتێکی زۆر پیرۆزە کەلتورێکی کۆنە بە بیر خەڵکی دێنینەوە پەیوەندە کۆمەڵایەتیەکان بەهێز دەکرێن تێدەگەی ئەو جا ئێمە باو باپیرانمان چەند ساڵانێک لەوە پێش تازێک لە شوێنێکی بۆ هەر کەسە لە ماڵی خۆی سینێک خواردنی بردووە بۆ ماڵی تازەی نەهێشتووە کابرای سەحەبی پرسەکەی پێوە دیار بێت. تەنانەت خزمەتکردنی کەسوکار و منتیقەکەی خۆمانین هیچ مەبەستێکی دیکەمان. لە ئێوارەخوانەکەدا نزیکەی 2000 کەس بەیەکەوە بەربانگیان کردەوە. پرۆژەی کۆکردنەوەی دانیشتوانی گوندەکانی ناحیەی بنگرد لە ئێوارەخوانێکی مانگی پیرۆزی ڕەمەزاندا مێژوویەکی 7 ساڵەی هەیە و سەرپەرشتیارانی پرۆژەکە بە دەرفەتێک بۆ ئاشتەوایی و بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی دەزانن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی بنگرد.